وەرزی بارانبارین و سەرمایە هاوڵاتیانی شاری هەولێر کێشەی دابین نەکردنی نەوتیان هەیە. 5 ساڵی ڕابردوو هاوڵاتیانی سەنتەری شاری هەولێر بەشە نەوتیان وەرنەگرتووە. ئەم ساڵیش تا ئێستا هیچ ئومێدێک نییە کە نەوتیان بەسەردا دابەش بکرێت. سەدرەدین خاوەن پێداویستی تایبەتە و خێزاندارە لەگەڵ هاتنی وەرزی سەرما هاوشێوەی دەیان خێزانی تر لە هەولێری پایتەخت کێشەی دابینکردنی نەوتی هەیە بۆ ماڵەکەی. وەڵە دستانە وەڵە نەفت نییە وەڵە ئیژ نییە وەڵە کەسابەت نمایە ئەوەش مەعاشە ئەوەش وەزعی ئێستاکەیە خاوەن پێداوی سەرعارەمان 150,000 کەمەندان بەش چ دەکاتن ئەمە ساحب عایلەمە وەزعم خراپە و قورعانە لۆ نەفتی چ بکەم نازام چ بکەم لۆ نەفتی ئێستا دەوەرن چارەکەم لۆدان لۆ نەفتی چ بکەم نەفتیشم پێ ناکڕێتن ئەو وەزعەکەمە واللهی دەبی لە جیران دەرکەی ماری جیرانم دەم جرکانە نەفتەکەم بدەنی. لە هەولێر لە پاڵ بەشێک لە فەرمانبەران توێژی کاسبکارانیش بەهۆی بێکاریەوە لە ئێستادا ناتوانن نەوت بۆ ماڵەکانیان دابین بکەن بۆیە هاوڵاتیان داوا دەکەن بەرپرسانی ئیداری شارەکە هەموو هەوڵی خۆیان بدەن بۆ ئەوەی ئەم ساڵ بەشە نەوتی هاوڵاتیان بدرێت. پێ ساڵ بەرم نەگەتیە پێ سا بەخوا گار و نەفتشم لە ماری نییە نەفر بە 150 بە من ناکە ئەم لە 9 نەفرم نابخ هیچ کاسشم پێ ناکرێت ئەو لە 3 سایی دەڕوە نە کاس بێ نەمعاشە هیچی من بخوای لەمارە 9 نەفریشم لاگەدا نەفتەکەی بدا عانە فەخیرەوە بێ کاسی بێ بە هەزارە هەیە مارم دێ بەڕاکە هی ئیشی نییە و کاسی بینیە و هەرچەندە ئەمساڵ نرخی نەوت لە بازاردا کەمترە لە ساڵانی ڕابردوو لە ئێستادا نرخی بەرمیلێک نەوت 110,000 دینارە بەڵام بەم نرخەش هەموو کەسێک ناتوانێت بیکڕێت. دەروێ دەبینیم کابرا درێ ئەوەکم دێ دەبچی شەربەتی هەیەوی لیترەکە درێم بۆسە درێ نەفتی دەکەم عنی نەفت لەوەی دەکەی درێ کاکە اقتدارم لێ چ بکەم دەسەڵات هەیە ئەمەش لێ دەمێتەوە زانی دا لە حکومەت لایەنە پەیوەندیدارەکان دەکەم بە زووترین کات چەند ساڵەوە نەفتیشە نەدرایە ئەو نازانم ئەو ساڵ وعدیان دەیە عەلا ئەساس نەفتی تەوزیعەکەن. لە ئێستادا ڕۆژانە 144,000 لتر نەوت لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ شاری هەولێر دەنێردرێت. ئەو بڕەش تا ئێستا تەنها لە قەزاکانی چۆمان و مێرگەسۆر نەوت بەسەر هاوڵاتیان دابەش کراوە. بۆ ئیمساڵش ئێستا لەو سنوورانەوە دابەش دەکرێت ئێستا حالێنە سنووری ڕەواندز و چۆمان نەوت دابەش دەکرێتن ئەگەر هاتوو بەپێی ئەو بڕی بەدەستمان دەگاتن لەلایەن حکوومەتی عێراقی و لەگەڵ بە هەمانجێ لەگەڵ وەزارەتی ساڵانە سروشتەکانی هەرێمی کوردستان بەتەکیت بێگومان بۆ هەموو سنووری پارێزگای هەولێر ئەو کاتی ئێمە دابینی دەکەین بەڵام تاوەکو ئێستا تەنها بۆ 5 قەزایە کە سنوورە شاخاویەکان. لە دوای ساڵی 2004دەوە بە بیانووی قەیرانی داراییەوە وەزارەتی سامان سروشتەکان پاڵپشتی خۆی بۆ دابینکردنی نەوتی سپی ڕاگرتووە بۆیە تاکە سەرچاوە بۆ دابینکردنی نەوتی سپی بۆ هاوڵاتیان ئەو بڕێیە کە لەلایەن حکوومەتی عێراقەوە دێت. ئومێد سۆمانی NRT هەولێر.